ئێمە ئەمڕۆ کە لێرە کۆبووینەتەوە ئەندامانی تۆڕی هەشتی مارسی سلێمانین کە بۆ ماوەی 3 ساڵە ئێمە لەسەر یەک چالاکی هاوبەشمان هەیە. تۆڕەکەمان پێکهاتووە لە نوێنەری ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی و کۆمەڵێک چالاکوان. بۆ ماوەی 3 ساڵە ئێمە خەڵاتی یەکسانی ئەبەخشینە چالاکوانێک کە جێگەدەستی لە بزوتنەوەی یەکسانی خوازی هەبێ لە هەرێمی کوردستانە. ئەم ساڵیش بۆ ساڵی سێهەممانە بە هەمان شێوە لە ڕۆژی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان لە مەراسیمێکی تایبەتە. هەڵبەت دوایی ئێستا کۆبوونەوەی ئەمڕۆمان لەسەر گفتوگۆکردنە لەسەر وردەکاریەکانی مەراسیمی هەشتی مارس کە وەکو نەریتێکی ساڵانەی ئەم گروپەش ئەم ساڵیش کاندیدی براوەمان خەڵاتی یەکسانی وەرەگرێت لە ڕۆژی جیهانی ژنانە. بەڵێ ئێمە ساڵانە کە لە ڕۆژی هەشتی مارسا لە فەزایەکی کراوە لە ناو شەقامەکانی شاری سلێمانی ئەمە بەستمان لی بەشداریکردنی زیاترین ژنان و هاوڵاتیانی شاری سلێمانیە لەم مەراسیمەیە. بۆیە فەزای چالاکیەکانمان لە فەزایەکی کراوە و لە شوێنێکی گشتیە ئەنجامەیەین و تا ڕادەیەکی زۆر باشیش هاوڵاتیان و ژنان و پیاوانی یەکسانی خوازیش بەشداری چالاکیەکانیان کردوین. ئەرکی ڕێکخراوەکان تیشە خستنە سەر ئاستەنگیەکان لەسەر حاڵەتەکان لەسەر ئامارەکانی کوشتنی ژنانە کە بەداخەوە تا ئێستا ئێمە ئامارێکی فەرمی حکوومەتمان بەردەست نییە و نییە بەردەستمان ناکەوێت. لەبەرەوە ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆم لە 2 هەفتەیەک پێش ئێستا ئامارێکی کوشتنی ژنانمان کۆ کردبەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە ئامارەکان زۆر مەترسیدارن و ئەم ڕۆژ بابەتێکی سەرەکی ئەم کۆبوونەوەیەمان باسکردنە لە ئامارەکانی کوشتن بۆ ئەوەی لە یاداشتی تۆڕی هەشتی مارسا لە ڕۆژی جیهانی ژنان تەرکیزی بخرێتە سەر ئەرکی ڕێکخراوەکان گەیاندنی پەیامە باسکردنی حاڵەتەکانە و گەیاندنی ئەو جۆرەکانی تونند و تیژی و نووسینی راپۆرتە بۆ حکوومەت بۆ ئەوەی کاری لەسەر بکات. ئێمە وەکو ڕێکخراوەکان هیچ کاتێک مقەسەر نەبووین لە ئاستی باسکردن و ڕوژاندن و تەنانەت زۆر جا پێویستی کردووە هەڵمەتمان دروست کردووە کەمپینمان دروست کردووە ئەرکی خۆمان جێبەجێ کردووە ماوەتەوە سەر ئەوەی کە حکوومەت تا چەند ئیستیجابەی بۆ کاری ڕێکخراوەکانە بێ. حکوومەت ئێمە ناتوانین بڵین هاوکار نەبوو ناشتوانین بڵین ئەرکی خۆی وەکو حکوومەت بەباشی بینیوە. لەبەر ئەوەی ئێمە هەتا ئێستا ئەبینین چەند ساڵێکە ڕێکخراوەکان هاواری کوشتنی ژنانەکەن بەڵام حاڵەتەکانی کوشتنە بینین ئەم ساڵ زۆرترین پاری ساڵ زۆرترین حاڵەتەکانی کوشتنی تیابۆ. لەبەرەوەی لە ئێستاە بەڕای خۆم وەکو شخصی خۆم حکوومەت بەکەم تەرخە مەزانم لە ئاست مافەکانی ژنانە لە ئاست ئەو بەرپرسیارەتی کە وەکو حکوومەت هەیەی بۆ بەرامبەر بە هاوڵاتی دواتریش بەرامبەر بە پرسی ژن کە زۆر ئەتوانم بڵێم کەم تەرخەمە لەبەر ئەوەی ئەو هەموو حاڵەتی کوشتنی ژنان هەبووە هەتا ئێستا هەڵوێستێکی جدی حکوومەتمان نەبینیوە تەنانەت بە دێڕێکیش باسی ئەم ئامارانەی نەکردو و باسی ئەم حاڵەتانەی نەکردووە. ئێمە وەکو لە کۆبوونەوەکەش لەوانەیە ئاگاتان لێ بوو بە یەکێکی تر لەو تەوەرانەی کە لە یاداشتەکە یاجێیەکەینەوە مەسلەی هەمواری یاسای 1970 عێراقا کە بەڕاستی ئێمە هەر ئەم تۆڕە بە شێوەیەکی کاتی ناوی تۆڕەکەمان گۆڕی بۆ تەحالوفی سلێمانی 1970 کە بووینە ئەندام لە تەحالفە گەورەکەی عێراق و بەشداری چالاکیمان کردووە لەسەر ئاستی عێراق چەندین جا چووینەتە بەغا لە کۆنفرانسەکانە بەشداریمان کردو چەندین راپۆرتمان بە UN و لایەنە پەیوەندیدارەکان و سەپارەتەکان ناوە کە باسی مەترسیەکانی هەموارکردنی ئەم یاسایەمان کردووە. بە تەکید ئەم ساڵیش یەکێکە بێت لە بابەتەکانمان لە ناو یاداشتەکەیە کە تەرکیزی بخینە سەر یاسای هەمواری یاسای باری کەسێتی 1970 عێراقە. بەڵێ ئێمە ئەم ساڵ ئەتوانین بڵین ڕووی دەممان زیاتریا بڵین کۆبوونەوەی هەماهەنگیمان لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندنا کردووە چونکە مەبەستمانە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆماڵی پرسەکانی ژنان بکەن و ڕۆماڵێکیش بێ کە حەقی خۆی بنێنێک لە وەکو هەواڵێک وەری بگرن و دای بنێن و تر دوای ئەوە نەچنەوە سەری لەبەرەوەی کۆبوونەوەیەکی هەماهەنگیمان لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندن کردووە وەکو تریش بانگەوازمان کردووە لە پێیجەکانی خۆمانمان دامان ناوە بڵاومان کردوێتەوە و تەمان لە پێیجی تۆڕی هەشتی مارسیش کە پێیجێکە وەکوتم چەند ساڵێکە وا بۆ ماوەی 3 ساڵە ئەکتیڤە و بانگەوازەکانمان زیاتر لەوێەوە ئەکەین و کە نێزیکی
چالاکیەکەش حتمما جارێکی کەش لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە ئێمە بانگەواز بۆ چالاکیەکەمانەکەینەوە. بەڵێ ئێمە ئێستا ناتوانین بڵین ئەوەنە ئەندام لە بەرەوەی کراوەیە جارێک هێشتا تۆڕەکەمان بە شێوەیەکی منەظەم چوارچێوەیەکی قانونی مان پێ نەبەخشیوە چەند ساڵێکە ئیشمان کردو ئەوە، بەڵام بۆ ئەم ساڵ ئێمە بڕیارمان ناوە بە دوای 8 مارس ئێمە زیاتر کاری تۆڕەکە تەنزیم بکەین و مافی ئەندامێتی حتمما کراوە ئەبێ بۆ ئەوی ئێمە مەبەستمانە زۆرترین لایەن و زۆرترین ڕێکخراوەکان و زۆرترین چالاکوانان ببن بە ئەندام لەم تۆڕەیە، لەبەرەوەی جارێ لە ئێستایا بەکراوەیە و ناتوانین ڕقەمەکەت پێبین، بەڵام ئەوەی کە ئێستا ئەیبین و بەشداریان کردو لە کۆبوونەوەکانی پێشترا نزیکەی 50 ئەندامن لەم تۆڕەیە. بۆ ئەم ساڵ ئەمە کۆبوونەوەی دەستەی گشتی ئەتوانم بڵێم ئەمە سێم کۆبوونەوەی وەکو دەستەی گشتی، بەڵام لەناو دەستەی گشتی ئێمە چەندین لیژنەمان هەیە کە هەریەکیان تایبەتمەندی هەیە و بەرپرسیارەتیەکی هەیە بۆ بەڕێکردنی مەراسیمی چالاکیەکانی 8 مارس، ئەوان بە شێوەی بەردەوام کۆبوونەوە ئەکەین، بەڵام وەکو دەستەی گشتی هەتا ئێستا لە مانگی یەکەوە تا ئێستا مە سێیەمین کۆبوونەوەیە.